بەوەی سەرپێچی و بەرزکردنەوەی نرخەکان ژمارەی گەراجی ئۆتۆمبیل لە ئاویناواری زەڵم سەربەناحی خوورماڵ لە سنووری پارێزگای هەڵەبجە سزادران. بەشێک لە خاوەن گەراجەکانیش گرت بوونەوە و گەراجەکانیان بەڕووی و گەشتیاران داداخست. داوایان کرد نرخیان بۆ دیاری نەکرێت و خۆیان نرخی گەراجەکان دیاری بکەن. ئێمە بایکۆتی ئیشوکارەکانمان کردووە تا ئەو کاتەی لایەنی پەیوەندیدار یێتە سەرخەت داواکەین لە لایەنی پەیوەندیدار لە ماوەیەکی زۆر نزیکدا بێتە سەرخەت لەبەرەوەی ئیشوکاری ئێمە مودەیەکی زۆر کەمە لە ماوەی 3-4 مانگی داهاتووە ئیتر مۆسومی گەشتیاری نامێنێت. ئیشوکاری ئێمە هەمووی 4 مانگ 5 مانگە لێرە ئیشەکەین. ئێمە داواکەین لایەنی پەیوەندیدار لە هەموو شوێنەکان گەشتیارەکانی کوردستان کە چۆن هیچ سیعرێک بۆ شوێنی گەشتیاریدا نەنراوە ئێمەش هاوتابین وەکو شوێنە گەشتیارەکانی تر سیعرمان بۆ داننرێت. 22 خاڵ نییە یەکیان باسی نرخ بێ لە هەمووی حکوومەتی هەرێمی کوردستانە لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار هیچ یاسایەک دەرنەچووە تا شۆڕ بێتەوە بۆ دەستە و دەستەش بۆ بەڕێوەبەرەتیەکانی گەشت و گوزاری هەموو پارێزگاکان و گەشت و گوزاری هەڵەبجەش بێ بڕوا نرخێکدانێ. بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەڵەبجە ڕوونکردنەوەیکی لەبارەی داخستنی گەراج لە زەڵم بڵاو کردەوە. هۆکارەکەی بۆ گرانی نرخ گەڕاندەوە. گەشتیارانیش بە شێوەیەکی گشتی ناڕازین لە خزمەتگوزاریەکانی ئاویناوارەکە چونکە ڕێگەوبان و خزمەتگوزاری پێویستی بۆ دابی نەکراوە. ڕاستەر هاوڵاتیەکانی دروست کردو ئەوە تا ئێمە 6 ساری ناتوینە جێنێ بیکەینە ژوورەوە ئەوە تا سارشمان غەرامە کراوە ئەوە تەسە بێجێی واڕوینەوە لە کەرکووکەوە هاتوینە نە گەراجەکان زیاد گرانیکە نە ئەزدیحام دروستکان ئێمە ئەو بازی نەماستوان ناتوانین 5,000 6,000 10,000 بدینە گەراجێک. خزمەتگوزاری ڕێگەوبان و گەراج بەڕاستی خراپ چونکە لەوەتە سەعات ئێمە لەوێ وەسابین لەو خوارەوە ئەمەڵێ بەوەسە بەوەڵێ بڕۆ ئەوەڵێ بۆسە بەوەڵێ بڕۆ یعنی ئەگەر باشتریکەن خزمەتگوزارەکە زۆر باش سعر و نرخیش وەڵاهی چونکە گەشتیاری زۆرە ئەویش تۆزێ دای بەزێنن باشترە. ساڵی ڕابردوو لیژناوبەشەکانی قایمقامیات باوبەشی لەگەڵ گەشت و گوزاری هەڵەبجە نرخی جێگیریان بۆ گەراج و شوێنە گشتەکانی ئاویناوارەکان دیاری کرد. بۆی گرانکردنی نرخەوە چەند گەراج بەداخستن سزا دراون و بەشێک لە خاوەن گەراجەکانیش وەک کاردانەوەیەک گەراجەکانیان داخستووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ئاویناواری زەڵم لاورامان.